هەرچۆنێک بێت ئەو پەنابەرانە ڕێگای هاتوونەهاتی قاچاقیان بڕیوە و گەیشتوونەتە وڵاتێکی ئەوروپی. لە ڕووخساریان هێشتا بە ئاسانی دەتوانی ماندووی و ناخۆشیەکانی ڕێگا ببینی لەژێر خێمەیەکی بچووک لە ناو پارکێکی بڕۆکسلی پایتەختی بەلجیکا. مێرد منداڵێکی 15 ساڵانەی خەڵکی ڕۆژئاوای کوردستان دەبینین. ئەو هۆکاری کۆچەکەی بۆ ئەو ڕەوشە خراپە دەگەڕێنێتەوە کە ئێستا ڕۆژئاوای کوردستانی پێدا تێپەڕ دەبێت. ji bo cem wa ewernece min bo heyatek xwe veda bînin şirtirtire lê dê bin. Sûrî nexweş bû, weda ev ji min xweştir bû, em hatine vêdê. Rê nexweş bû, baran hebû, nexweş bû, dar me diketin êşan zehef. Bir rakevin dva kona da inşallah me derbas bikin hema heta îqamê bidin. سەرەڕای مەترسی و ئەستەمیەکانی ڕێگای قاچاق و زەحمەتی ژیانی ناوکەمپ و سەرشەقامەکان کەچی هێشتا هەندێک لەو پەنابەرانەی گەیشتوونەتە ئێرە پەشیمان نین و دەڵێن کە بڕیارێکی ڕاستیان داوە. جێت عن طريق توركيا لە ڕێگەی تورکیاوە هاتم بۆ یۆنان و دواتر لەوێەوە بۆ مەقدۆنیا. بەڕاستی ڕێگاکە زۆر ناخۆش و مەترسیدار بوو. خۆشم نازانم چۆن لەو ڕێگەیە نەمردم. چەند ڕێگایەکم تاقی کردەوە تا گەیشتم. دوو جار بەلەمەکەمان نقوم بوو، زیاتر لە 20 ڕۆژ بەڕێگاوە بووم، بەڵام هێشتا پەشیمان نیم. بەڵام هەموو پەنابەران وا بیر ناکەنەوە. گەنجێکی باشووری کوردستان کە خەڵکی کەرکووکە و بە ناوی گۆران خۆی پێناساندین و نەیویست لە بەردەم کامێرا ڕوخساری دەرکەوێت، دەنگی دەهۆڵ و ئەوروپا وەکێک وێنا دەکات و دەڵێت هەرچیم هەبوو لە پێناو هیچدا لە دەستمدا و ئێستا پەشیمانی بەجێهێشتنی نیشتیمان و دوورکەوتنەوە لە خانەوادەکەی دادم نادات و چەند ساڵێکی زۆرم پێویستە تا لەو بارودۆخە خراپە دەرونی ڕزگارم بێت کە بەهۆی ئەو کۆچەوە تووشم بووە. هەمووی ڕەزالەتە تاگەیتە ئێرە. تۆ سواری چوبێک دەکەن مانتۆڕێکیان خستۆدە سەری 40 نەفەری خستۆدە ناوی هەرخوا ڕەحمیکەرە تیاژ نەچوندەوەوە. ئەوروپا ئەوە نی ینی کانی من لێوێ بیرم لێ کردەوە وەکو نیەکە لە مێشکی منابووە. ئەوانەی کە ئاوارە بوون لای خۆمان هاتنە کوردستانوانە وەزعی ئەوان لەیرە خۆشتر. ئەو پەنابەرانەی لە ناو پارکەکەدا دەمێننەوە و ژمارەیان زیاترە لە 1000 کەس داوا دەکەن هەرچی زووە لەلایەن حکوومەتی بەلجیکاوە چاوپێکەوتنی داواکاری مافی پەنابەرەتیان لەگەڵ ئەنجام بدرێت بۆ ئەوەی هیچ نەبێ دوای چاوپێکەوتنەکە بەسەر کەمپە فەرمیەکانی ئەو وڵاتەدا دابەش بکرێن و کەمێک ژیانیان لەوەی ئێستا باشتر ببێت. هەموو ئەو پەنابەرانەی کە لێرەن ڕەنگە لە کاتێکدا بڕیاری کۆچیاندا بێت کە لە وڵاتەکانیاندا پێیان وایە لە زوو ڕۆی ژیانەوە چارەنووسیان نادیارە، بەڵام کە دەگەنە ئێرەش هەمدیسان بە شێوەیەکی دیکە چارەنووسیان نادیار دەبێت. ئەوانەی گەیشتوونەتە ئێرە ئێستا بەسەر دوو بەرەدا دابەش بوونە. هەندێکیان پێیان وایە ئەو کۆچە سەرەتای دۆڕانێکی گەورە بووە لە ژیانیاندا و سەرەڕای هەموو ناخۆشەکانی وڵاتەکەیان دەبوایە لەوێ بمێننەوە. هەندێکی دیکەشیان پێیان وایە گەیشتن بە شەقام یان پارکێکی هەر وڵاتێکی ئەوروپی بێت نزیکبوونەوەیە لە دەواازەکانی ئەو باشتەی کە لە خەیاڵی ئەواندا هەیە. هەژار ئەرگۆشی ڕوودا و بڕۆکسل.